بانگەوازێک بۆ ڕزگارکردنی گیانی زیندانیانی سیاسی لە ئێران. لە سەرەتای شەڕی نێوان ئیسرائیل و ئەمریکا و کۆماری ئیسلامی لە 9 ڕەشەمەی 1404ەوە شەپۆلێکی نوێی سەرکوت و دەستبەسەرکردنی بەربڵاو لە سەرانسەری وڵات دەستی پێکردووە. لە سایەی شەڕ و کەشی ئەمنیدا حکوومەت هەوڵ دەدات هەر دەنگێکی ناڕازی کپ بکات و بەر لە هەر شتێک زیندانیانی سیاسی و خۆپیشاندەرانی کردوتە ئامانج. ئەمڕۆ داکۆچکردن لە گیانی ئەم زیندانیانە ئەرکێکی بەپەلە و هەنووکەییە بۆ هەمووان لە ناوەوە و دەرەوەی وڵات. بە پێی زانیاریەکانی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران لە ماوەی 50 ڕۆژی ڕابردوودا لانیکەم 3646 کەس لە شارە جیاجیەکان دەست بەسەر کراون. لە بارودۆخێکدا کە بەهۆی پسڕانی درێژماوەی ئینترنێت و شاردنەوەی زانیاریەکان لەوانەیە ئاماری ڕاستەقینە زۆر لەوە زیاتر بێت، تەنیا دوای ڕاگەیاندنی ئاگربەست لە هەژدەی خاکەلێەوەوە لانیکەم 767 کەسی دیکە دەست بەسەر کراون. لە نێوان دەستبەسەرکراوەکاندا لانیکەم 111 چالاکی سیاسی، مەدەنی، سەندیکایی، خوێندکاری، ئەندامانی بنەماڵە دادخوازەکان و کەسایەتیە ناسراوەکان بوونیان هەیە. ئەو کەسایەتیانەی کە زۆربەیان بوونەتە هێمای خۆڕاگری مەدەنی و خەبات لە دژی سزای سێدارە و سەرکوت. وەزارەتی ئیتلاعات، ڕێکخراوی ئیتلاعاتی سوپای پاسداران، هێزی ئینتیزامی و پۆلیسی پسپۆر، لەوانە پۆلیسی ئیتلاعات و ئەمنیەت و پۆلیسی فەتا بڕبڕەی پشتی ئەم سەرکوتە نوێیان. لە زۆر حاڵەتدا داواکاریە گشتیەکان و ناوەندە دادوەریەکانیش ڕاستەوخۆ دەوریان هەبووە لە داڕشتنی پلان و هەماهەنگی ئەم دەستبەسەرکردنانە. تۆمەتە فەرمیەکان تا ڕادەیەکی زۆر بۆ هەمووان وەگیەکە: سیخوڕی، پەیوەندی لەگەڵ دەستگا هەواڵگریە بیانیەکان، ناردنی وێنە و شوێنی بنکە هەستیارەکان، هەوڵدان لە دژی ئاسایشی نەتەوەیی، هاوکاری لەگەڵ بێگانە و گەلێک ناو ناتۆرەی خورسی وەک محاربە و هیتر، ئەو تۆمەتانەی کە بەپێی یاساکانی خودی کۆماری ئیسلامی دەتوانن ببنە هۆی دەرچوونی حکمی سێدارە. فەرماندەی هێزی ئینتیزامی ئەحمەد ڕەزا ڕادان لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا بە شانازیەوە باسی لە دەستبەسەرکردنی زیاتر لە 2700 کەس کردووە. بەوتەی ناوبراو زیاتر لە 900 کەس بەهۆی شێواندنی بیر و ڕایگشتی لە دنیای مەجازیدا، زیاتر لە 400 کەس بەهۆی بڵاوکردنەوەی وێنەی بەرکەوتنی موشەکەکان و گواستنەوەی زانیاری و هەروەها زیاتر لە 200 کەس بەهۆی بەکارهێنانی ستارلینگ و ئامێرە تەکنیکیەکان بۆ تێپەڕبوون لە فیلتەرینگ دەست بەسەر کراون. ئەم دانپێدانانە فەرمیە بەڕوونی ئەوە نیشان دەدات کە تاوانی سەرەکی زۆرێک لەم هاوڵاتیانە گەیاندنی زانیاری سربەخۆ و بەکارهێنانی مافی ئازادی ڕادەربڕینە. زۆرێک لە دەستبەسەرکراوان لە زیندانەکان، گرتوخانە نهێنیەکان و ناوەندە نافەرمیەکانی ژێر چاوەدێری دامەزراوە ئەمنیەکاندا ڕاگیراون. بنەماڵەکان لە شوێنی ڕاگرتنی ئازیزانیان، دۆخی جەستەیی و دەرونیان و تەنانەت جۆری تۆمەت و ڕەوتی دۆسیەکانیان بێئاگان. پچڕانی پەیوەندی لەگەڵ بنەماڵە و پارێزەر، نەبوونی دەرفەتی دادگاییکردنی دادپەروەرانە، بێبەشکردن لە چاوەدێری پزیشکی و دانپێدانانی زۆرم لێی تەلەڤیزیۆنی نیگەرانیەکی جددیان لەسەر چارەنووسی زیندانیانی سیاسی دروست کردووە. هێرشی دڕندانەی نۆی خاکەلێوە بۆ سەر بەندی زیندانیانی سیاسی یەکەی چواری زیندانی قزڵحەسار نمونەیەکی ئاشکرای ئەم سیاسەتی کۆمەڵکوژیە بێدەنگەیە. دەیان کەس لە هێزە سەرکوتگەرەکان بە سەرکردایەتی ئەشکان کەماڵی، حەسەن قوبادی و قاسم سەحرایی نیوەشە و هێرشیان کردە سەر بەندی زیندانیانی سیاسی و بەلێدان و ئەزیەت و ئازاری تند هەموویان لە بەندەکە هێناوەتە دەرەوە و ڕەوانەی ژووری تاکەکەسیان کردوون. 6 کەس لە زیندانیان کە سەرجەمیان هەڵسوڕاوی کەمپەینی نابۆ سێدارە بوون و لەلایەن دادوەر ئەفشاریەوە حکمی سێدارەیان بەسەردا سەپا بوو، هەر ئەو شەوە لە بێدەنگیەکی تەواودا و بەبێ تەواوکردنی ڕەوتی دادگاییکردن و بەبێ دوایین دیدار لەگەڵ بنەماڵەکانیان لە سێدارە دران. ئەمە تەنیا نمونەیەکە لە تۆڵەسەندنەوەی حکوومەت لە زیندانیانی سیاسی.
بەپێی راپۆرتەکان لە مانگی خاکەلێوەدا لانیکەم 14 زیندانی سیاسی لە سێدارە دراون. کەمپەینی سێشەمبەکانی نابۆ سێدارە و شێوازەکانی دیکەی خەباتی مەدەنی لە ناوخۆدا بەو پەڕی بوێریەوە لە بەرامبەر ئەم ئامێری کوشتارەدا ڕاوەستاون. ئەوان داوا لە هەموو ناوەندەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگە نێودەوڵەتیەکان دەکەن کە بۆ ڕزگارکردنی گیانی ئەو کەسانەی سزای سێدارەدانیان لەسرە هەنگاوی بەپەلە جددی و کاریگەر بنێن. لە دەرەوەی وڵات چالاکیە ناڕزایەتیەکان دەتوانن و دەبێت دەورێکی یەکلاکەرەوە بژێڕن. بەڕێوەبردننی کۆبوونەوەی بەردەوام لە بەردەم باڵگەستخانەکان و دامەزراوە نێودەوڵەتیەکان، کەمپەینی مێدیایی بەرفراوان، کۆکردنەوەی واژۆ و کەمپەینی جیهانی، بەڵگەمەندکردنی دەست بەسەرکردن و ئەشکەنجەدانی دەست بەسەرکراوان و هاوکاری نزیک لەگەڵ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، هەموو ئەمانە ئامرازگەلێکن کە دەتوانن تێچووی سیاسی سێدارە و ئەشکەنجە بۆ کۆماری ئیسلامی بەرزکەنەوە. داواکاری دیاریکراوی ناردنی لێژنەی ڕاستی دۆزی نێودەوڵەتی بۆ ناو زیندانەکان، هێنانە گۆڕەی دۆستیەکان لە ناوەندە جیهانیەکان و ڕاکێشانی پشتگیری سەندیکا کرێکاریەکان، ئاکادمیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان لە سەرانسەری جیهان دەبێ ببێتە تەوەری سەرەکی چالاکیەکانی دەرەوەی وڵات. لە ناوخۆی وڵاتیشدا سەرەڕایی بوونی سەرکوتی تند بەڵام هێشتا دەتوانرێت و دەبێت دەنگ بەرز بکرێتەوە. بانگەوازی ئێمە بۆ کۆمەڵانی خەڵکی ئازادی خواست لە سەرانسەری ئێران ئەوەیەکە بە هەر شێوەیەک بۆیان دەکرێت هەوڵ بدەن لە دژی حکمی سێدارە و لە پێناو ئازادی زیندانیانی سیاسی، بڵاوکردنەوەی بەیاننامە و واژۆکردنی تۆماری ناڕزایەتی، کۆبوونەوە لە بەردەم دامەزراوە حکومیەکان، بەشداریکردن لە ڕێوەڕسمی گیانبەختکردوان، کۆبوونەوە لە ماڵی سزادراوانی سێدارە و دانی دروشم لە دژی سێدارە و بۆ ئازادی زیندانیانی سیاسی دەتوانن لە زمرەی ئەو هەوڵانە بن. ئەم شێوازانەی خۆراگریمان زۆر جار تاقی کردوێتەوە و ئەمڕۆ لە بارودۆخی پەرەسەندنی سێدارەکان پێویستە هەرچی زیاتر پەرەیان پێ بدرێت و لێکیان هەڵبپێچین. بەهێزکردنی یەکگرتووی و کاری ڕێکخستن لە گەڕەکەکان، زانکۆکان و ناوەندەکانی کار و پتەوکردنی هاوپشتی لەگەڵ بنەماڵەکانی زیندانیان لە زمرەی ئەو سەنگەرانن کە حکوومەت لێیان دەترسێت. ئێستا دەبێت ببینە دەنگ و زمان حاڵی ئەو زیندانیە سیاسیانەی کە لە پشت دیوارە بەرزەکانی زیندان دەنگیان کپ کراوە. هەر کۆبوونەوەیەک، هەر بەیاننامەیەک، هەر چالاکیەک و هەر کەمپەینێکی جیهانی دەتوانێت لە پێناو ڕزگارکردنی گیانی مرۆڤێکی بێتاواندا کاریگەری هەبێت. دەرکردنی حکمی سێدارە دەبێت دەست بەجێ ڕابگیرێت و سەرجەم زیندانیانی سیاسی دەبێت بێ شەرت و مەرج ئازاد بکرێت. هاوپشتی ئێمە لە ناوەوە و دەرەوەی وڵات دەتوانێت و دەبێت ببێتە هێزێکە ئەم داواکاریە بەسەر دەسەڵاتداراندا بسەپێنێت.